یەکێک لەو دەستکەوتانەی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان سندوقی توشبوانی چارەسەری توشبوانی شێرپەنجە بووە کە لە ڕێی ئەو سندوقەوە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی توانیمانە باشترین و گرانترین جۆری دەرمانی چارەسەری شێرپەنجە دابین بکەین. گرێبەستەکانی وەزارەتی تەندروستی لەگەڵ زۆربەی کۆمپانە براندە جیهانیەکانایە بۆ دابینکردنی ئەم دەرمانە. هەروەها زۆر لە نەخۆشخانەکانمان نۆژەن کردوتەوە و نەخۆشخانەی هیوا یەکێکە لەو نمونانەی کە جێی شانازیە نەک لە کوردستان بەڵکو لە هەموو عێراقدا. و هەروەها سنتەری چاندنی مۆخ ئێستا لە سلەیمانی دروست بۆ و لە پارەوە کاری خۆی دەکا و چەند نەخۆشێکی توشبووی شێرپەنجەی خوێن و چەند نەخۆشێکی تری سەرسیمیا شاندنی مۆخیان بەسەرکەوتوی بۆ کراوە. ئەمە جگەلەوەی ئەسندوقی شێرپەنجە جگە لە دابینکردنی دەرمان ناردنە دەرەوەی نەخۆش بۆ دەرەوە زیاتر لە 200 کەسی ژنێردراوەتە دەرەوە بۆ چاندنی مۆخ لە دەرەوەی وڵات. هەروەها سنتەرەکانی هەولێر و دوهۆکیش تازەکردنەوەیان بۆ کراوە و دەرمانی پێویست و کەلوپەل و پێداویستیان بۆ کڕاوە. شێرپەنجە بە سەدان جۆر و هەر جۆری بە دەرکەوتنی جیاواز و قۆناغی جیاواز هێمایەکە بۆ ئەوەی کە نەخۆشیەک نییە کە بە تەنها یەک جۆر لە پزیشک و پسپۆڕەتی ببینرێ، بەڵکو پێمان دەڵێت کە ئەم نەخۆشیە تەنها ڕێگا بۆ دروستکردنی چارەسەر بریتیە لە تیمی فراپسپۆری کە بە خۆشحاڵیەوە هەنگاوە سەرەتاییەکانی دروستکردنی تیمی فراپسپۆری دەستی پێکردو و موێتمان وایە لە داهاتوویەکی زۆر نزیکدا بتوانین وا بکەین کە هەموو نەخۆشێکی شێرپەنجە لەلایەن تیمەوە ببینرێت کە ئەم تیمە بێگومان پزیشکی چارەسەر بە تیشک و چارەسەر بە دەرمانی کیمیایی و نەشتەرگەر و پەرستار و هەموو بوارەکانی کە لە خۆ دەگرێت. چارەسەر بە تیشک بە یەکشێ لە پایەسەرێژەکانی چارەسەری نەخۆشی شێرپەنجە ئەژمار ئەکرێت بە جۆرێک کە 2 لە سەرسەی توشبووان پێویستیان بەم جۆرە لە 4 هەیە و لە سایە 40 هەموو چاکبوونەوەیەک لە شێرپەنجە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پابندە بە بەکارهێنانی تیشکەوە.